السلام عليكم ورحمة الله. برز كان باجويك جماعتي هاجانا توانات سكو تقمنش يكتزار زور دستبر بكنو وهم لحكومة بريطانيا وربجرن وهم لحكومة واشنطن لو حكومة أمريكا شا أو بيجري بدز بينو وسكو تقمنش يكتزار زور بهنا نيو فلسطين بهوي أويك أو سكو تقمنا دسكو توانيان ككشنو برينو تقينو وكاري توقعندنو تيروري زور أنزام دن بواش ك توانيان برنگاري حكومتي بدهم دولتي بريطانيا ببنوا هم لنا خوي عنده وهم لنيو فلسطينيش ده يخو يقلاي كردنوا لميدانك ياخذ بابلين دز بس داگرتني ميدانك لروي سربازيوا وايكر كبطاوي حكومتي بريطانيا لدسيان بيزار بيت او كرد او كشنو برينا توقعنا كاشيان كرد وايكر كحكومتي بريطانيا بطاوي لدسيان بيزار بيت بوشا يچ لفرمانده عسكريكاني او كاتي ك سروچي هاگانبو بناوي شلومو شامير كبا بزانين تسون باسي او زمين سازيكا كبو هو لدايقبون دولة إسرائيل. So begann diese Entwicklung. Und das Resultat? Politischer Druck, Exodus, andere Fälle des Exodus, der Kampf mit den Briten, die Mobilisierung Amerikas für unsere Ziele, das alles köchelte langsam. Und dann, 47, 48, kam die Entscheidung. Okay, lasst die Juden ihren eigenen Staat haben. هەروەک بیستان خۆشەویستان ئەڵێ گەشەکردنەکە بەو شێوەیە بوو. یەکەمیشی زەختی سیاسی لەسەر ئەمریکا لەنێو خۆی ئەمریکادا، دووەمی زەختی سیاسی لەسەر حکوومەتی بەریتانیا لەنێو بەریتانیادا و لەمانکە دەربازبوونمان لەژێر ڕکێفی بەریتانیەکان لەنێو فەڵەستیندا و زاڵبوونیشمان بەسەریاندا، یعنی هەر بەوەشنا زاڵش بوونە بەسەر فەڵەستینەکان بەسەر بەریتانیەکاندا و لە هەمان کاتدا بەرەنگاربوونەوەمان بەرامبەر بە جەیشی بەریتانی لەنێو فەڵەستیندا ئەڵێ و پرچەکردنیشمان لەلایەن ئەمریکاوە ئەمانە وای لات بێکەوە بکوڵن و لە کۆتاییەکەدا بڕیارێک بدەن بڵێن ئێستا کاتی ئەوە هاتووە کە ئێوە دەوڵەتان هەبێتن و ئەو نیشتیمانە بۆ خۆتان بێت. ئەڵێ ئەمانە بێکەوە توانیان دەوڵەتی ئیسرائیل بهێنە کایەوە کەواتە سەیری بکە. هەر ئەوە نەبووە تەنها بێت بۆ وڵاتەکەی، بەڵکو زەختی سیاسیان لە ئەمریکا کردووە، زەختی سیاسیان لە بەریتانیا کردووە و سەحەکەشیان بۆ خۆیان یەکلادی کردوتەوە و چەک و تەقەمەنێکی یەکجار زۆریشان بەدەستهێناوە لەلایەن ئەو وڵاتانەوە بەڕاستەوخۆ بە ناڕاستەوخۆ پەیدایان کردووە و تۆقاندن و گرتن و کوشتن و بڕین و ستواندنیش ئەمەش بناغەی دروستبوونی دەوڵەتەکە بووە کە بۆ خۆتان بینیتە. لە دوای ئەوە ئەبینی لە ساڵی 1940 کاتێک کە بەریتانیەکان کشانەوە دەوڵەتی خۆیان ئەوانش ڕایان گەیاند کە دەوڵەتەکەیان ڕاگەیاند. بنگۆرین یەکەم سەرۆک وەزیرانی ئەو کاتە هەڵبژێردە و ڤایتسمان کە دامەزرێنەری سەرۆکی ڕێکخراوی سەهیۆنیەت بوو ئەویش بە سەرۆکی دەوڵەت هەڵبژێردرا. با بزانین سەیری بکەین ئەو کاتێک کە ئەوان دەوڵەتەکەیان ڕاگەیاند ڕێژەی ئەو خاکەی کە هەیان بوو سەتا چەند بووە. ئەو وێنەی کە لە بەردەمتاندا بە ئەو وێنەی سیر بکەین ئەم نوختە شینانی کە ئەیبینن خۆشەویستان ئەم نوختە شینانە ئەمانە خاچی خۆیان بووە کە ئەگەر فەڵەستینەکان فرۆشبیتیان یاخود حکوومەتی بەریتانیا پێیدابن یاخود بە غەدر و زوڵم و زۆرداری زەوتیان کردبێت. ئەم پونکتە شینانە ئەم نوختە شینانە ئەکاتە 5.5 خاچی فەڵەستین، یعنی لەسەر 5.5 دەوڵەتیان ڕاگەیاندووە. ئەگەر ئێستا کە مقارنە بکەین ئەدی باشە ئەو 5.5 چۆن ئێستاگە بۆتە 1970 ئێستا کە ئەوەی پارچێکە ماوەتەوە 1.3 ماوەتەوە کە خاچی غەزەیە، یعنی غەزە لە کۆی خاچی فەڵەستینە 1.3، یعنی سە شەڕەکە لەسەر 1.3 کە لە کاتێکە کە دەوڵەتیان ڕاگەیاندووە 5.5 هەبووە نەک ئەو هەمووە کە بەداخەوە زۆر جاریش ئەم غەدرە ئەکرێ ئەڵێن عەرەبەکان بە خۆیان خاکیان فرۆشتووە. خەل لە ڕای خۆ چۆن حکمێک ئەدەن لە کاتێکە کە ئەمە دوورە لە ڕاستی 27,000 کیلۆمەترە خاچی فەڵەستین، باشە 27,000 کیلۆمەتر چۆن ئەفرۆشرێت؟ چێ ئەی فرۆشرێت؟ چۆن ئەتوان بیفرۆشن؟ ئەمە بەڕاستی دوورە لە ڕاستی، بەڵکو ئەم خاکێک کە بەشێکی زۆر کەم لەو 5.5 کە فرۆشراوە بە خەشیمیش نەفرۆشراوە، فرۆشراوە هەروەک چۆن هاونیشتمانێک لی کڕیونە، یعنی ئەو یەهودیانێکە لەوێژ یاون پێی فرۆشتونە بەبێ کە هیچ پلانێک لە ئارادا بوو بێت یاخۆت بزانن کە ئەمە بەچ پلانێک ئەم خاکە ئەکڕن. ئەم خاکێکە کڕاوشە، یعنی لەو 5.5 بە زۆری لە لوبنانیەکان و لە سووریەکان کڕاون کە ئەو کاتە خۆتان نەزانن فەڵەستین سەر بە بەیڕوت بووە،
کە لە ویلایەتی شام سەر بە ویلایەتی شام بوونە، یعنی ئەم خەڵکە بۆ خۆی نەیفرۆشتووە. ئەگە فرۆشتاشی بەشەکی بابە دامانە لەو سەتا لەو 27,000 کیلۆمەتر دامانە 1000 کیلۆمەتر فرۆشە، ئەدی 27,000کەیتر، ئەدی 26,000کەیترە. ئەمە بەڕاستی دوورە لە ڕاستی، بۆیشە ئەمە قسەی نازانستیە و نامەنتقیە. لە دوای ئەوە کە خۆشەویستان کە دەوڵەتەکە ڕاگەیەندرا بزانە دەوڵەتەکەیان ڕاگەیاند چەک و تەقەمەنێکی زۆر هەیە، ئەو جێشێکە پێشتر عەسابە بۆ ئێستا بۆتە بە جەیشی ئیسرائیلی. باشە ئەو کاتە ئەو جارە پێویست ناکە هیچ سانسۆرێکی لەلایەن فەڵەستین لەلایەن بەریتانیا بۆی کە ڕێگا بدەیان ڕێگا نەدەیان ئیمزای ئەوانی پێوەبێ، بەڵکو ئێستا کە بەشتەکە بە ئاشکرا ئەنجام ئەدەن. هەستان چیان کرد ئەو جارە ئەرچی عەرەب هەبوو لەو مەنتیقانەی کە ئەوان مەبەستیان بوو گەرەکیان بوو، هەموو خەڵکەکەیان وەدەرنە خەڵکەکی زۆر ئاوارە و دەربەدەر بوو، یعنی کە عەرەبەکان پێڵێن نەکبە. ئەو شکستێک کە بەسەریان هات پێشتر زەمینە سازی بۆ کراوە، بەڵام لەوە بەولاوە زیاتر ئەم دەرکردن و ئاوارەکردن و لێدان و کوشتن و بڕین و تۆقاندنە چڕتر بوویەوە و زیاتر خەڵکیان ئاوارە و دەربەدەر کرد. ئەم جارە هەر بە عەلەنی و بە ئاشکرا ئەم کاریان ئەنجامەدا، بۆش خەڵکەکی یەکجار زۆر ئاوارە و دەربەدەری لوبنان و سووریا و ئەردەن و بەشێکی هاتن بۆ عێراق و بۆ ناوە خۆی خۆشیان ئاوارە بوون بۆ منطقەکانی تر، بە تایبەتی بۆ غەزەیە کە غەزە ئێستاکە 180 دانیشتوانی غەزە ئاوارەکانی نێوخۆی فەڵەستین ڕویان لەو شوێنانە کردووە. بەرحەڵ ئەم دەرکردنی خەڵکە ڕێژەی ئەم خەڵکانە کە دەرکران ئاوارەکران 535,000 فەڵەستینی لەسەر خاچی خۆیان و دەرنران. لە جێ ئەمە چیان کرد خۆشەویستەکان؟ ئەم شوێنان بە بەتاڵی بەجێ ناڵن، بەڵکو پێویستیان بە خەڵکانێکی خۆیان هەیە کە بتوانن ئەم خاکە داگیر بکەن و ببن بە پشت و پەنایەکی گەورە بۆ حکومەتەکەیان. ئەوە بوو خەڵکێکی یەکجار زۆریان لە هەموو جیهانەوە هێنا بانکێش کرد، بە تایبەتی لە وڵاتە عەرەبیەکانە لە مەغریب و لە جەزائیر و لە تونس و لە لوبنان و لە میسر و لە سووریا و 130,000 دانش یەهودی لە عێراق و لە کوردستانە ڕویان لە وڵاتە کرد لە ساڵی 1948ەوە وردە وردە هێنایان بۆ وێندەرێ لە جێگا و مەکان و خان و بەرەی ئەو کەسانیان دارن کە دەریان کردن لە سەر شوێن و مەکانی خۆیانە. بەمە سەبت سەبر ئیتر حکومەتەکەیان دەوڵەتەکەیان زیاتر بەرفراوان کرد، نیشتیمانەکەیان زیاتر بەرفراوان کرد و ئیتر حکومڕانیان لە وڵاتانە لەو جێگانە زیاتر تۆکمەتر کرد و بە چەک و تەقەمەنیەکە هەیان بوو و ئەو جارە وەکو لە دوو کەسێک ئەگەڕان با بڵێن ئەو جارە ئەو پیاوە بوو کە بتوانێت ئەم بەرنامە و پرۆژەیە زیاتر پەرە پێ بدا و زیاتر بتوانێت یەکەی نیشتە جێبوون دروست بکات، کە یەکەی نیشتە جێبوون باش بزانن کە پیلانی هەرە سەرەکی ئەوان ئەوە بوو کە بتوانن یەکەی نیشتە جێبوون دروست بکەن. چونکە یەکەی نیشتە جێبوون یەکێ لەوێ یەکێ لەو مەنتیقان لەسەر ئەو گردانە ئەو لووتکانە لەسەر ئەو گردەڵۆکانە ئەبوو بەوەی کە نیشتیمانەکە زیاتر بتوانن ئەم خاکە زیاتر داگیر بکەن و هەژمونی خۆیان زیاتر بسەپێن بەسەر عەرەبەکانە. بەرحاڵ ئەبینی یەکێک لە باشترین ئەو سەرگردانێکە لە یەک لە دوای دروست بوونە باشترینیان ئێرێل شارۆن بووە کە لە ساڵی 2001 تا 2006 سەرۆک وەزیران بوو، بەڵام لە پێش ئەوەشدا وەزیری دیفاع بووە و سەرۆک وەزیران چەندەها پێگەی هەبووە، بەڵام لە هەمویان باشتر با بڵێن ئەو شارۆنە بووە کە ئەڵێ ئەو خەریتێکە لە بەردەممدا لە ساڵی 1977 لە بەردەم مەجلیس وەزەران دانا لە پێشەم وەزیرەکانم دانا بەوەی کە ئەمەوێ چەندەها یەکەی نیشتە جێبوون لەو ناوچانە دروست بکەم بە تایبەتی لەسەر حدودی ئەردەن و لوبنانە. ئەڵێ کاتێکە ئەم پرۆژەیان پێشکەش کرد گاڵتەیان پێ کردم بە شێوەیەکی گاڵتە جاری وەڵامیاندامەوە حتا نوکتیان لەسەر دروستە کردم، بەڵام دوایە کە حکم گرتە دەست ئەڵێ ئەم پیلانم هەر هەموو جێبەجێ کرد و زۆرترین شوێنم داگیر کرد لە عەرەبەکانە بەوەی کە بتوانم بە تەواوی ئەو خاکە داگیر بکەم. بۆش ئەبینی بەو ئەو ئافرەتێکە ئێستا کە ئەیبینن ئەو ئافرەتە باسی ئەو گرد و گردۆڵەکانە ئەکات کە هەر هەمووی داگیر کراوە لەلایەن شارۆنەوە لە سەردەمی حکومڕانی ئەودا، ئەڵێ کە بەخۆکی یەکێکە لە کار بەدەستە گەورەکانی ئەو مەنتیقانە، ئەڵێ ئەو مەنتیقانە ئەڵێ سەیریکە لەولاوە ئۆردوگاشی دروست کردو لەولا بابن یەکەی نیشتە جێبوون دروست کرد لەولاوە ناوی هەر هەمووشان ئەڵێتن و هەر هەموو شاخ و گردەکان ئەبینی لەسەر هەموو لوتکەکانە یەکەی نیشتە جێبوونی دروست کردووە، وەکو شانازیەک باسەکات کە شارۆن توانیوێتی ئەو مەنتیقانە هەموو داگیر بکات و ببن بە پشتێنەیەکی قایم بۆ دەوڵەتی ئیسرائیل
Was er getan hat, wird auch die Errichtung eines palästinensischen Staates verhindern. Er hat so gute Arbeit geleistet, gute Arbeit, wie ich die Sache sehe, dass er jetzt, wo er einen neuen Plan zur Teilung von Eretz Israel durchsetzen will, damit einfach keinen Erfolg haben wird. Denn er hat uns so gut erzogen, er hat uns so gut überall hinausgebreitet, dass er sich anstrengen kann, wie er will. Seine Siedlungspolitik war einfach zu erfolgreich. Erfolgreich nicht für Arik Sharon und nicht für uns, sondern für Eretz Israel. Wir haben uns weithin ausgebreitet und wir sind stark. Und wir sind neugierig auf den nächsten Hügel. وای کرد کە دروستبوونی دەوڵەتی فەڵەستین ئاستان بێت یعنی ئەم هەموو شتێک بۆ چ دروست کردووە بۆ یەکەمیشت بۆ وڵاتەکە قایم بێت لە ڕووی نیشتیمان و یەکلایی ببێتەوە کە بە تەواوی دەوڵەتی ئیسرائیل قایم بووە لە هەمان کاتدا ڕێگریەکیشە بۆ دروستبوون و بنیاتنانی دەوڵەتی فەڵەستین یعنی کە نەتوانێت بڵێت لە چێن دەرێت دەست پێ بکەم چێن دەرێت ببێتە خاک و نیشتیمانێک ئێستا سەیری ضفەت الغەربیە بکەیت لەگەڵ غەزەیە ئەبینیت دوو منطقەی زۆر لێک جیاوازن لەبەر چی وای لاتوە لەبەر ئەوەی ئەو نێوبڕێی کردووە کە نەتوان ببن بە یەک وڵاتە بۆش ئەڵێ ئەم دروستبوونی دەوڵەتی فەڵەستین ئاستەم بێت بەهۆی دروستبوونی ئەو هەم یەکە نیشتەجێبوونانەوە و لە هەمان کاتدا لەسەر هەموو گرد و لووتکەیەکدا ئەبینێ یەکەی نیشتەجێبوونی بنیاتناوە و بەو شوێنانەدا بڵاو ئێمەی بڵاو کردوێتەوە یان یەهودیەکانی بڵاو کردوێتەوە بۆیە ئەو کابرای بۆی هەیە حەقی خۆیەتی کە وەکو لە ڕووی سیاسیشەوە وەکو بە باوچی یەکەی نیشتەجێبوون هەژمار بکرێت لە مێژوودا یعنی ئەوەندە کاری کردووە بۆشە ئەم کارێکە کردوێتی ئەڵێ بۆ خۆی نەکردووە و بۆ ئێمەش نەکردووە بەڵکو بۆ ئیسرائیلی پیرۆزی ئەم کارەی ئەنجام داوە بۆش ئێستا کە ئێمە بەهێزین بەربڵاوین و چاومان لە شوێن و گردەڵۆکەی تریش هەیە بەهۆی ئەو کە توانیمانە منطقەیەکی زۆر داگیر بکەین و حکومەتێکی قایممان هەبێت و چاویشمان لەوەیە کە هەموو گردەکانی تریشە بە هەمان شێوە داگیری بکەین و بۆشە زۆر بە شانازی و بە خۆشحاڵی و باسیکات و ئەژڵێت حەقیەوەی کە لە مێژوودا وەکو باوچی یەکەی نیشتەجێبوونەکان هەژمار بکرێت جگە لەوەشە خۆشەویستەکانم ئەبینی نەکەتە بەوەندە سەیریکەین بزانین تاخوا چ شتێک وای لێکات کە ئەم کارەی بە حەڵال بزانێت سیرکە با جێبدە قسەکانی Dies ist die Wiege des jüdischen Volkes. In diesem Teil des Landes Israel hat unser Volk seit 3700 Jahren gelebt, gebetet und geträumt. Have been living, praying, expecting, dreaming for 3700 years. Als Landwirtschaftsminister und Verteidigungsminister besaß Ariel Sharon zwei wichtige Instrumente für diese Siedlungspolitik. ئەمە شارۆن بوو کە سەردانی یەکێک لەو یەکە نیشتەجێبوونانەی کرد ئەڵێت 3700 ساڵ بەر لە ئێستاکە باپیرانی ئێمە لێرە ژیاون لێرە نوێژیان کردووە لێرە خەونیان بینیوە لێرە خەو و خەیاڵن لێرە بووە یعنی هەموو ژیانان لێرە بەسەر بردووە 3700 ساڵ ئەگەڕێنەوە دواوە باشە ئەبێ ئێستاکە ینی بە حەڵالی ئەزانێت لەبەر ئەوەی کە پێشتر 3700 ساڵ بەر لە ئێستاکە ئەوان لێوە ژیاون باشە ئەگەر ئەم قسەی ڕاست بێت ئەم نیشتیمانە ئێوان بێت باشە یعنی کاتێک کە 2000 ساڵ بەر ئێستا کە عیسا هاتووە عەلەیهی سەلام باشە خۆ عیسا مەسیحیەکانی لەگەڵ خۆ نەهێناون هەر خەڵکی ئەو نیشتیمانە بووە کاتێک کە بوونەتە مەسیحی یعنی هەر یەهودیەکان بوون بە مەسیحی یاخۆ لە دینی ئەشتری بوون بە مەسیحی یعنی هەر نیشتیمان هەر هاو نیشتیمانەکە وەرە ئەو خاکە ژیاوە دووەم ئەگەر ئەو کەسانی کە بوونەتە مسلمان لە وێندەرێ کە ئیسلام هاتووە 1400 ساڵ بەر لە ئێستاکە کە هاتووەتە وێندەرێ باشە خۆ خەڵکی عەرەبیان لەگەڵ خۆیان نەهێناوە هەر خەڵکی ئەو نیشتمانەنە بوونەتە بە مسلمان چ کۆنە مەسیحیەکان بن یان کۆنە یەهودیەکان بن یان دینێکی تر بن بوونەتە بە مسلمان کەواتە نە لە سەردەی مەسیحیەکانە مەسیح لەگەڵ خۆی هێناوە نە مسلمان ئیسلام خەڵکی عەرەب لەگەڵ خۆی هێناوە یاخود مسلمان لەگەڵ خۆی هێناوە بەڵکو خەڵکی ناوچەکەنە یعنی ئەمە بەڕاستی زۆر جار ئەو قسانە ئەکەن ئەڵێن ئەو خاچی خۆیان بوو کاک خۆ ئەو خاکە بەتەواوی بەتاڵ نەکراوە چۆل نەکراوە کاتێکە ڕۆمەکان بابلیەکان لێیان داون 3700 ساڵ بەر لە ئێستاکە یعنی 2700 ساڵ بەر لە ئێستاکەیە بەڵام پێشترش لێدا هەبوونە کەواتە هەر خەڵکی خاکەکەی ماونەتەوە هەر هاو نیشتیمانەکەی ماونەتەوە
و ئەگەر بێت و ئەمە ڕاست بێت ئێمە بتوانین هەر 1000 ساڵێک خەڵکەکەی بگۆڕین و وەلاو بنین ئێمە بە هەزاران ساڵ نەچینە خوارێ وەکو ئەوان 3700 ساڵ دێنەوە خوارێ بەڵکو ئەماڵین 250 ساڵ ئەگەر بگەڕێنەوە دواوە نابێ یەک ئەمریکی یان کەنەدی لەسەر خاکە خۆی بمێنێتەوە بۆ چونکە لە ساڵی 1776 زاینی نەک پێش زاین یاگەدار بن دەوڵەتی ئەمریکا ڕاگەیەندراوە کەواتە ئەو خەڵکی کە تو ئەبینی 330 ملیۆن کەس کە لەسەر خاچی ئەمریکا ئێستا کە ئەژین یەک دانیان خەڵکی ئەو ناوچەنینە بەڵکو ئەم خەڵکی بەلچیکا و هۆڵەندا و ئەڵمانیا و بەریتانیا و فەڕەنسا نەچوتە ئەو مەنتیقەیان داگیر کردووە لە هیندە سوورەکانی ساندۆتەوە کەواتە مادەم وەیە مە 3000 ئەوان 3700 ساڵ بگەڕێنەوە بۆ کەونە خەڵکەکەی خۆی ئەبێ لە هەموو خەڵک لە پێشتر ئەوەیە کە خاچی بەریتانیا خاچی کەنەدا و خاچی ئەمریکای ئێستاکە ئەبێ ڕزگار بکرێت لە دەستی کەنەدیەکان و ئەمریکیەکانە بەڕاستی ئەمە ساما یحکوم حکومەتی زۆر هەڵا ئەدەن چۆن 3700 ساڵ بۆ خۆت بە حەڵاڵ زانی بەڵام 250 ساڵ بە حەڵاڵ نازانی کە ئەو خاکە ئەبێ بگڕێتەوە بۆ خاوەنەکەیە جا ئەگەر بەو پێ بێت باوەڕ بکەن لەوانەیە ئێمە کوردیش بە ئەسل کورد نەبین لەوان خەڵکی هیندوستان بین لەوان خەڵکی ئەفغانستان خەڵکی خۆراسان بی خەڵکی منطقەیەکی تر بووبین یعنی ئەمە زۆر هەڵەیە زۆر شتێکی نامەنطقیە نامەعقولیە نازانستیە دوورە لە هەموو عەقڵێکە غەدرێکە لە ئێمەش ئەکرێت ئێستاکە وەکو بینەر سەریشتەکەکەین بەڵام چۆن ئەبێ مێژووی 3700 ساڵ بەخۆت بە حەڵاڵ بزانی بێتەوە ئەم خەڵکەوە دەربنێ لە کاتێکە ئەم خەڵکە لەوانەیە بە ڕەتسەڵک هەر باو باپیرانی خۆیان بن چونکە خۆ هەر هەموو خەڵکە بەجێ نێشت و خەڵکانێک هات بنە جێگایە یعنی زۆر زار ئەبینی لە کۆمنتێکیان شتێک بینە باشە خەڵکە چۆن بیرەکاتەوە لە مێژووە چۆن بیرەکاتەوە لەوەی وازانی خەڵکانی یەهودەکان هەر هەمووە دەردراون خەڵکێکی نوێ مەسیح عەلەیهی السلام عیسا عەلەیهی السلام لەگەڵ خۆی هێناون لە دوای ئەوەشە کە ئیسلام هاتو ئەمانیسان وە دەرناون خەڵکێکیان هێناوە بەخۆ ئەمە یاری منداڵان نییە ئەم یاری لا بەم یاریە بینەدرێت هەم هاو نیشتمانەکەی خۆیانە دینیان گۆڕیوە دینێکی نوێ هاتووە و دینەکەیان گۆڕیوە نەک بڵێ خاکەکەیان گۆڕێ بیان هاو نیشتمانەکە گۆڕدرابن بەڕاستی ئەمە لە مێژوودا قەت شتیوان ڕووی نەداوە ئیلا لەو مێژوو ڕوویداوە کە ئێستاکە باسم کرد کە خەڵکانێکیان ئەو خەڵکان ئەو هاو نیشتیمانە یاخود خەڵکی ڕەسەنی ئەو نیشتیمانیان وە دەرناوە خەڵکیان هێناوە یعنی بینی رووسیان هێناوە ئۆکرانیان هێناوە ئەڵمانیان هێناوە پۆڵەندیان هێناوە هەمووی گەندە و پەندێ هەن لێ کۆیان کردوێتەوە لەوێن داناون بەناوکە وڵا ئەم خاکە لە وەختی خۆی ئی ئەوان بووە بەڕاستی ئەم ئەسڵ و ساسی نییە دوورە لە حەقەتە ئەدی و هاو نیشتیمانەی خۆی بەرحاڵ ئەمە جگە لەوەشەکە خۆشەویستەکان جگە لەوەی کە ئەوانە ئەبینی بابڵێن شاڕۆن بە باوکی یەکەی نیشتە جێبوونەکان ئەناسرێت و هەژمارەکرێت ئەبینی لەو لاشەوە ئەو خەڵکانەی تر ئەبینی بەبێ یاسا و ڕێسا بەبێ بوون هیچی پیلانێکە ئەبینی لەسەر گرد و گردەڵۆکانە خاکە داگیر دەکەن و بەبێ ئەوە هیچ کەسێک بتوانێت ڕێگریشان لێ بکات و پەرە ئەدەن بە داگیرکردنی ئەو وڵاتەی فەڵەستینەکانە بۆش ئەبینی کە سەیرەکەی ئەم گەنجانە ئەبینی ئەم ژنە هاتووە ئەڵێت ئەو گەنجانەی هێناوە ئەڵێ ئێمە لە وەختی خۆی ئەڵێت 30 ساڵ بەر لە ئێستاکە ئەم ئافرەتە ئەڵێ 30 ساڵ بەر لە ئێستاکە ئەڵێ هاتین 8 ماڵ بووین لەسەر گردەڵۆیەکە لەسەر لوتکەیەکە خانومان دروست کرد ئێستا 400 ماڵین ئەڵێ بۆش ئێستاکە ئەو 8 گەنجە ئەگەر بتوان لێرە ئەو گردەیە داگیر بکەن و خانوو بنیاد بنێن لە دوای 30 ساڵە وەکو ئێمە ئەبن ئەوانش بە 400 ماڵ یان 400 کەس یعنی بزانە یعنی چۆن فکریان ئەدەنێ ئەلێ حسابی 30 ساڵ بکە پاش 30 ساڵی تەواو ئەو گردە هەموو بە منطقەیەکی نیشتە جێبوون جگە لەو یەکە نیشتە جێبوونیان کە حکومەت دروستیەکات بابڵێن ئیسرائیل دروستیەکات و لەو لاشەوە بینی خەڵکەکەش لابەلا بەخۆی خاکێکی دەستکەوتووە وەکو چۆن ئاژەڵێک ئەگیرێت لەلایەن شێرێکە پڵنگێکە بینی لەولاوە گورگ دێت لەولاوە کەمتیار دێت لەوداوە ڕێوی دێت لەولاوە حیوانەکانی تر دێن لەولاوە باز و هەڵۆ دێن هەمووی ئەبێتە بە بخۆری ئەو ئاژەڵێک کە گیراوە هەر کەسەشتی خۆی لەگە ئەم خاکەش ئەوڕۆکە وای لاتوە بە ڕاستەخۆ بە ناڕاستەخۆ بە یاسایی و بە نایاسایی بە حکومەت و بە خەڵکی هاوردەکراو ئەبینی دێن ئەم خاکە ئەخۆن و لێ ئەخۆن و هەر کەسێکی قسە بکات ئەچێتە ناو لیستی ڕەشەوە ئەتبەتی لۆرست و ئەگیرێ و گرتن و کوشتن بڕین لە ناو ئەبردێتن و بەوەی کە ئەمە لە خاکەکەی خۆی بە جواب هاتووە لە کاتێکە ئەوان بە خاچی خۆیان نەزانن
لەبەرەوە 23700 سا بەرێساکە لەو خاکە ژیاوین کە بەڕاستێمە سەما یحکم هەڵەیەکی با بڵێن حکمێکی زۆر هەڵەیە ئەیدەن بەرحاڵ خۆشەویستەکان ئینشاڵڵا دەرسداتوە زیاتر باسێکن بەڵام وەکو بەرچاوڕوونی کە بزانن کە چۆن ئەم خاکە وردە لە بەری ئەخۆن و هەرکەسە و دێ و پشتی خۆی ئەبات لەبەرەوەی کەسەک نییە دیفاعیان لێ بکات ئینشاڵڵا تا دەرسی داهاتوو بەخوای گەورەتان ئەسپێرم وەسەلام عەلەیکوم وەرەحمەتوڵڵاهی وەبەرەکاتوه